حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن طلحة بن مصرف رحمه الله قال: سألت عبد الله بن أبي أوفى رضي الله عنهما: هل كان النبي صلى الله عليه وسلم أوصى؟ فقال: لا. فقلت: كيف كتب على الناس الوصية أو أمروا بالوصية؟ قال: أوصى بكتاب الله. رواه بخاري. واتا طلحەی کوڕی مصەریف رحمه الله دەفەرمێ: پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی ئەوفا رضي الله عنهما: ئایا رسول الله صلى الله عليه وسلم وەسیەتی بە هیچ شتێک کردووە؟ وەک بەبەخشینی ماڵ یان دانانی کەسێک لە شوێنی خۆی وەک جێنشین، یان وەسیەتێکی دیکە؟ ئەویش فەرمووی: نەخێر. جا منیش گوتم: ئەی چۆن لەسەر خەڵکی پێویست کراوە کەوا وەسیەتیان هەبێ یان فەرمانیان پێکراوە ڕاستپاردە و وەسیەت بکەن؟ ئەویش فەرمووی: رسول الله صلى الله عليه وسلم وەسیەتی کرد و ڕایسپارد کە دەست بەو قورئانەوە بگیرێت و وەکار بە ناوەڕۆکەی بکرێت. بەڵێ، عەبدوڵڵای کوڕی عەباس رضي الله عنهما دەفەرمێ: رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی: ئەی خەڵچینە، من لە دوای خۆم دووشتم بۆ بەجێهێشتوون. ئەگەر دەستی پێوە بگرن و پەیڕەوی لێ بکەن، ئەوە هەرگیز گومڕا نابن. ئەویش کتێبەکەی ئەڵڵایە سوبحانه وتەعالا کە قورئانە و لەگەڵ فەرموودەکانی من. بەڵێ، ئەڵڵا سوبحانه وتەعالا دەفەرمێ: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. بەڵێ، لەبارەی ئەم ئاەتە پیرۆزەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود رضي الله عنه دەفەرمێ: رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژێک هێڵێکی ڕاستی کێشا، پاشان فەرمووی: ئەم هێڵە ڕاستە نمونەی ڕێگا و ڕێبازی ئەڵڵایە سوبحانه وتەعالا. ئینجا چەند هێڵێکی تری بەڕاست و چەپدا کێشا، فەرمووی: ئەوانەش نمونەی لاڕێ و شوێرە ڕێگاکانە. جا چاچیش بزانن کە لەسەر هەر یەک لەو کوێرە ڕێگایانە شەیطانێک لە ئادەمی وەستاوە، خەڵکی بۆ بانگ دەکات. اینجا رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی: جامە بەست ئەوەیە کە ئەڵڵا سوبحانه وتەعالا دەفەرمێ: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه
ئەم هێ لە ڕاستەیە بەرنامە و ڕێبازەکەی منە، واتە قورئان و سوننەیە. دەسا ئێوەش ئەی ئیمانداران هەمیشە شوێنی ئەوە بکەون و هەر بەو ڕێگایەدا بڕۆن و ڕێ بکەن. ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. ومەکەونە شوێنی ڕێچکەکانی تر، ئەوسا شاڕێگەکەی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بترازێن و پەراگەندە ببن. لە کۆتاییدا ذلكم وصاكم به لعلكم تتقون. واتە ئەوانە گشت وەسیەت و ڕاستپاردە و ئامۆژگاری ئەڵڵان سوبحانەهو وەتەعالا. دەسا بەڵکو ئێوەش بیان پارێزن و لە ئەڵڵا بترسن سوبحانەهو وەتەعالا. بەڵێ ئینجا هەر لەم بارەوە ئیبن جەریری تەبەری ڕەحیمەهو الله دەفەرمێ وأن هذا صراطي، ئەو ڕێگایەیە، ئەو ئاینەیە کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بەهۆیەوە پێی لە بەندەکانی ڕازی دەبێ، مستەقیمە، واتە لەو پەڕی تەواوی و ڕێک و پێچیدایە و هیچ خوار و خێچێکی تێدا نییە. کەواتە فەتەبیعوه، واتە کردەوەی پێ بکەن و بیکەن بە مەنهەج و لەسەری بڕۆن و شوێنی بکەون. ولا تتبعوا السبل، و جگە لەوەش لە هیچ ڕێگایەکی تر پەیڕەو مەکەن و مەچنە سەر هیچ مەنهەجێکی تر، و ناکۆچیش مەکەن وەک لە یەهود و نەسارا و مەجووسی و بتپەرستەکان، و جگە لەوانەش چونکە بەڕاستی ئەوە بیدعە و گومڕاییە. بەڵێ هەروەها عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ ولا تتبعوا السبل، واتە شوێن گومڕاییەکان مەکەون. و مجاهیدی کوڕی جەبر ڕەحیمەهو الله دەفەرمێ واتە شوێن بیدعە و شوبهات مەکەون. بەڵێ جا ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو داهێنراوێک لە دیندا بیدعەیە و هەموو بیدعەیەکیش گومڕاییە. ئینجا فوضەیلیش ڕەضی الله عنه دەفەرمێ ئەوە بزانن هەموو گومڕاییەکیش لە دۆزەخدایە. و هەروەها ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا لە ئایەتێکی تردا دەفەرمێ ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى ورحمة وبشرى للمسلمين. بەڵێ ئینجا یەحیای کوڕی سەلام ڕەحیمەهو الله لەبارەی ئەو ئایەتە پیرۆزەوە دەفەرمێ واتە ڕوونی دەکاتەوە هەرچی هەیە لە حەڵال و لە حەرام و کوفر و ئیمان و ئەمر و نەهی و هەرچی کە ئەڵڵا سوبحانە وتەعالا ناردوویەتی. و هەروەها دەربارەی تیبیان باوکی ئیسحاق کە ناسراوە بە زوجاج ڕەحیمەهو الله دەفەرمێ ئەمە ئیسمە، واتە ناوە، و واتاکەشی بریتیە لە ڕوونکەرەوە. هەروەها مجاهیدی کوڕی جەبر ڕەحیمەهو الله دەفەرمێ تبیانا لكل شيء، واتە ڕوونکەرەوەی حەڵاڵ و حەرامە، و هەروەها فەرمان بە چاکە و نەهی لە خراپەیە. ئیبن جەریر ڕەحیمەهو الله دەفەرمێ وهدى ورحمة، هیدایەتە بۆ گومڕایی و ڕەحمەتە بۆ ئەوەی باوەڕی پێدەهێنێت. و هەروەها وبشرى للمسلمين، واتە مژدەیە بۆ ئەوانەی کە بەندایەتی ئەڵڵایان کردووە سوبحانەهو وەتەعالا لەسەر تەوحید و بەتەنها ئەڵڵا پەرستی. بەڵێ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەربارەی هاتنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. ئینجا عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما لە تەفسیری ئەو ئایەتە پیرۆزە دەفەرمێ والذي جاء بالصدق، واتە ئەوە پێغەمبەرە محەممەدە صلی الله عليه وسلم کە هاتووە بە لا إله إلا الله وصدق به، واتە و بەڕاستیشی دەزانێت، و هەروەها بە هەمان شێوە
قتادەی کوڕی دیعامە رحیمه الله دەفەرمێ والذي جاء بالصدق واتە ئەوە پێغەمبەر محەممەدە صلى الله عليه وسلم کە هاتووە بالصدق واتە بە قورئانەوە هاتووە ئینجا وصدق به ئەمانەش بڕوادارانن کە بەڕاستی دەزانن. بەڵێ هەر لەمبارەوە مقاتلی کوڕی سولەیمان رحیمه الله دەفەرمێ والذي جاء بالصدق واتە بەحەق و ئەوە پێغەمبەر محەممەدە صلى الله عليه وسلم کە بە تەوحیدەوە هاتووە وصدق به واتە ئەو دامپێدانانە و بەڕاستدانانەش بریتیە لە تەوحید و ئیماندارانیش بەڕاستیان داناوە ئەو تەوحیدەی کە رسول الله صلى الله عليه وسلم هێناوێتی. هەر بۆیش الله سبحانه وتعالى دەفەرمێ أولئك هم المتقون واتە ئەوانە خۆپارێزن لە هاوبەشدانان. بەڵێ بەڕاستی هاتنی رسول الله صلى الله عليه وسلم ڕەحمەت و میهرەبانیەکی یەکجار گەورەیە بەسەر تێکڕای هەردوو عالەمی جن و ئینس. هەروەک الله سبحانه وتعالى دەفەرمێ فلولا فضل الله عليكم ورحمته لكنتم من الخاسرين واتە ئەگەر فەزل و ڕەحمەتی الله سبحانه وتعالى نەبوایە بەسەرتانەوە ئەوە ئێوە لە دۆڕا و زەرەرمەندان دەبوون. ئەبول عالیە رحیمه الله دەفەرمێ فەزلی الله سبحانه وتعالى بریتیە لە ئیسلام و ڕەحمەتەکەشی بریتیە لە قورئان کە بۆی ناردووین. بەڵێ ئینجا الله سبحانه وتعالى بە ڕەحمەتی خۆی داوەمان لێ دەکات و دەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. عبد الله كري مسعود رضي الله عنه لتفسير أو آية بيروز دفرمي اتقوا الله حق تقاته واتاكي أويه كجورايلي الله سبحانه وتعالى بكيتو سربيتي نكيت ويادي بكيتو فراموشي نكيت وشكراني بكيتو كفراني نكيت. وهروها عبد الله كري عباس رضي الله عنهما دفرمي اتقوا الله حق تقاته واتا تێکۆشان و جەنگ و جیهادکردن لە پێناوی الله سبحانه وتعالى و نەترسانە لە لۆمەی لۆمەکاران و لە مردن و بەدادپەروەری بڕیار بدەن ئەگەر لەسەر نەفسی خۆشتان بێ یان باوکتان بێ یان ماڵ و منداڵتان بێ. جا الله سبحانه وتعالى فەرمان دەکات کە بە تێکڕا دەست بکرین بە پەت و حەبلی تەوحید و بە تەنها الله پەرستی کە ئەو پەتەش بریتیە لە قورئان. هەڵبەتە دەستگرتنمان بە قورئان واتای ڕزگار بوونمانە لە چاڵی تاریکی شرک و کوفر و زەلیلی و گومڕایی، هەڵبەتە بەرەو بەرزایی ڕووناچی ئیمان و عیزەت و هیدایەت. هەروەک الله سبحانه وتعالى فەرمانمان پێدەکات و دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. إنزا عبد الله كري مسعود رضي الله عنه لمباري ودفرمي واعتصموا بحبل الله واتا دست بقرن بقرآن. وهروها أبو العالي رياحي رحمه الله دفرمي واعتصموا بحبل الله واتا دست بقرن بإخلاص وبتنهاب الله سبحانه وتعالى. لپاشانشدا مقاتلی کوڕی سولەیمان رحمه الله دەفەرمێ ولا تفرقوا واتاکەی ئەوەیە کە ناکۆچی مەکەن لە دین هەروەک ناکۆچی خاوەن نامەکان کە مەبەست پێی جوولەکە و خاچپەرستەکانە. هەروەها عەبدولعەزیزی کوڕی عەبدوسەلام رحمه الله دەفەرمێ بحبل الله ئەوە واتای قورئانە و ئیسلامە و پەیمانە. جا دەستگرتن بەو حەبل و پەتەش مانای ڕزگار بوونە
كواتا ولا تفرقوا، ناكۆچی مەکەن لە دینی الله سبحانه وتعالى دا ولا سنتكي رسول الله صلى الله عليه وسلم. لكوتايدا أبو شريح خزاعي رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم هات دربو لامان زافرموي مجدبدن مجدبدن ئایا ئێوە شایەتی نادەن کە جگە لە الله سبحانه وتعالى هیچ پەرستراوێکی دیکە نییە و منیش ڕەسوولی اللهم سبحانه وتعالى؟ وتمان بەڵێ شایەتی دەدەین. فەرمووی دەی دڵنیابن ئەو قورئانە پەتێکە کە لایەکی بەدەستی ئەڵڵاوەیە سبحانه وتعالى، لایەکەی تریشی بەدەستی ئێوەوەیە. جا تون دەستی پێوە بگرن، ئینجا ئەگەر تون پێوەی پابەند بن ئەوە دوای ئەوە هەرگیز هەرگیز گومڕا نابن و لە ناو ناچن. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.